ماوەی 8 ڕۆژە شۆفێری بارهەڵگرەکانی کارگەکانی بلۆگ لە دەڤەری ڕاپەڕین مانیان گرتووە و خێمەیان هەڵداوە لەسەر ڕێگای کانیماران گرت بوونەوە. وەک خۆیان دەڵێن فشارێکیان لەسرە کا لە یادی پێنجی سێدا شوێنەکە چۆڵ بکەن و کۆتایی بە گربوونەوەکەیان بهێنن. ئەوانیش دەڵێن تاکو و قەدەغەی باری گەڕاوە و بڕیاری کردنەوەی گەراجێک بۆیان جێبەجێ نەکرێت چۆڵی ناکەن. ئێمە یەک هەفتەیە لێرە وەکو ساخەکانی ئیدارەی ڕاپەڕینی نزیکەی 200 بار هەڵگرین. هەتا ئێستا حکوومەت بەدام داواکاریەکانی مەوە نەهاتووە. داواکارەکانیشمان زۆر ئاسانە، ئەمە غەدرمان لێ دەکرێت سارە باری هەیە دەیبا بۆ هەولێرێ بۆ دەیبا بۆ زاخۆی دەیبا بۆ دەهۆشێ خەتی هەیە هەر خەتەکەی بای 16 دەفتەر دۆلاریە بارێکی دەبا بۆ هەولێرێ بە 1.5 ملیۆنی دێ ئەلێرە بلۆکێکی بار دەکا. ئیشەکان هەموو لەمە قۆڕخ کردووە بەڕاستی تاقمانەیە 4 دانە مانگە بارێکی بار نەکردووە. ئەگەر داواکاریەکانمان جێبەجێ نەکەن خێمەکەمان هەر بەردەوام دەبێت. ئەی فشارێکەیە کە بۆ پێنجی سێ و خێمەیە لێرە نەمێنێ لەبەرەوەی دەڵێن میوان و شت دێ، بەڵام ئێمەش بڕیارمان داوە یادی پێنجی سێ لێرە دەکەینەوە. بەڵێنمان پێ نەدرێ 100% دیشەکەمان جێبەجێ نەکرێت چۆڵی ناکەین لەبەرەوەی ماوەی 8 ڕۆژە لێرەین هەمومان بەو ڕەمەزانە ماڵ و منداڵمان بەجێشوە. شۆفێرانی بارهەڵگری دەڤەری ڕاپەڕین دەڵێن بارهەڵگری گەڕاوەی مەرزەکان لەسەر قازانج و حسابی ئەوان بلۆکی کارگەکان بار دەکەن. ئەمە شوای کردووە ئەوان بێکار بمێننەوە. ئێمە دیارە کۆمەڵێک شوفێری بارهەڵگرین زیاتر لە 200 سیارەی بارهەڵگرمان هەیە لە سنوورەکەماندا. لەبەر بژێوی ژیانی ئەو خەڵکەی لەبەر بژێوی ژیان هاتووینەتە ئێرە لەبەر سیارەی گەڕاوەی کە مەرزی باشماغ و پشتە و سەیران بەگ و حتا تاسوجەش خەتیان هەیە. ئەو خەتانە لێ ناگەڕن خەڵکی سنوورەکەمان کە سابات بکە لە دنیادا لە هیچ شوێنێکیدانە بۆ ئەوان هەر خەتێکی بایدە 12 دەفتەرە لەوێ ئەوان خەتی خۆیان کەس ناڵی زبەرەکەشیان ڕاوەستی. ئەوان هاتوونە دەڵن ئیشی خۆشمان دەکەین دێین لێرە ڕسقی خەڵکی دەڤەری ڕاپەڕینیش دەخۆین. بە هیچ شێوێکی ئێمەش قبوڵمان نییە دەمانەوێت داهاتی سنوورەکەی خۆمان بخۆمان بێت. تا داوای حەق خۆمان نەکەین ئێمە بە هیچ شێوەیەک ئێرە چۆن ناکەین بە هیچ شێوەیە هەتا حەق و ماڵی خۆمان پێ نەدەن ئێمە کۆتایی پێدا ناهێنین لێرە. شۆفێرانی بارهەڵگری ناڕازی دەڤەری ڕاپەڕین ژمارەیان نزیکەی 200 کەسە. وەک خۆیان دەڵێن بژێوی ژیانیان لەسەر ئەو کارەیە ڕۆژانە لە کارگەکان بلۆک بار دەکەن. دەژڵێن لەژێر فشار شوێنەکە چۆڵ ناکەن و مانگرتن ناشکێنن تاکو و داواکاریەکانیان جێبەجێ نەکەن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.